لە سپۆرت مەگەزین هەمیشە توانای یاریزانە کوردەکان و کارە جیاوازەکان و سەرنجڕاکێشەکانی وەرزشکارە کوردەکان بابەتێکی سەرەکیە بێ. بۆ ئەم بەرنامەیەش چەند بابەتێک و هەواڵێکی گرنگمان بۆ ئامادەکردوون. سەرەتا لە سەرکەوتنی کۆمەڵێک کچ و کوڕە یاریزانی کوردەوە دەست پێ دەکەین کە لە پاڵاوتنی هەڵبژاردەی تێنسی سەرمێزی عێراق سەرکەوتنیان بەدەستهێنا و پاڵاوتنەکەش بەردەوامە و چاوەڕێک لە کۆمەڵێک یاریزانی دیکەش بگەنە ئاستە جیاوازەکانی هەڵبژاردەی عێراق. ماڵپەڕی فەرمی فیدراسیۆنی تۆپی سەرمێزی عێراق ئەم ڤیدۆیی بڵاو کردوتەوە کە دەستپێکی تاقیکردنەوەکانی تیپی نیشتیمانی تێنسی سەرمێزە کە لەلایەن یەکێتی تۆپی سەرمێزی عێراقەوە لە هۆڵی ژمارە 6 وەزارەتی لاوان و وەرزشی عێراق لە بەغدادی پایتەخت بۆ ماوەی 22 تا 25 مانگی دوو بەڕێوە دەچێت و لە ئێستاشدا تاقیکردنەوەکان بەردەوامە. لەو نێوەندەشدا کچانی یانەی وەرزشی ئاشتی شاری سلێمانی گەیشتە ڕیزی هەڵبژاردەی نیشتیمانی عێراق. لە پاڵاوتنی یاریزانانی هەڵبژاردەی عێراقدا لە بەغدای پایتەخت کچانی یانەی وەرزشی ئاشتی توانیویانە کۆنتڕۆڵی هەڵبژاردەی عێراق بکەن. زۆرترین یاریزانیان گەیشتۆتە ڕیزی هەڵبژاردەی عێراق. ئانا دلاوەر هەڵبژاردەی عێراقە و لە ئاسی تازە پێگەشتواندا کە یاریزانی یانەی ئاشتیە. ئانا سەلام لە لاواند و یارە شەمێرانیش لەسەر ئاستی لاوان گەیشتۆتە ڕیزی هەڵبژاردەی عێراق. بارین شاخەوانی کچاریزانی کوردی یانەی ئاشتیش لە پێشکەوتوان گەیشتۆتە هەڵبژاردەی عێراق کە پێشتریش لە چەند ئاستێکی تەمەنی جیاوازدا هەر لە هەڵبژاردەی عێراقدا بوو. بۆ کوڕانیش ئەشکان کارزان و ژیار نەوزاد لەگەڵ ئارۆ سەلام گەیشتونەتە هەڵبژاردەی عێراق و پاڵاوتنیش بۆ ئاستەکانی دیکە بەردەوامە کە چاوەڕێکرێ چەند یاریزانێکی دیکەش لە کوردەکان لە شارە جیاوازەکان بگەنە هەڵبژاردەی عێراق.